سەرۆتان شاد بینەرانی کورد کۆنێکشن لە دەنجی ئەمریکا و لە واشنگتن من محتەبەر شێروانێ وجی من دەخینە شەمە سڵاوین گەرم و هیڤین دەمن خۆش دە بەرنامە ئیرۆدا پرۆفسەر ئەدمن غەریب باوریاخوا لەسەر ڕێکەتنا نەفتی یا بەغدا و هەولێرێ دیار دەکەش کورد کۆنێکشن ڕا لە چەند ڕۆژانی ڕابردوو فڕۆکە جەنجەکانی ئێران لە ناو عێراق داعشیان کردوتە ئامانج کاردانەوەی کاربەدەستانی ئەمریکا دەبیستن دیسانمە راپۆرت ژێ کوبانێ هەنا و بەحسێک لەسەر کوردان لە کازاخستانê lê em ê bi çend nûçeyên cîhanê dest bi bernamê bikin. لە گرتەیەکی نوێدا فەرماندەیەکی ملیتانی سونە لە سووریا ئەبوو عەلی ئەلشیشانی ئەوەی بەیعی بۆ گروپی دەوڵەتی ئیسلامی کردووە هەڕەشەی تۆڵەسەندنەوەی لە شیعەکانی لوبنان کردووە بەهۆی دەستگیرکردنی هاوسەرەکەی و دوو منداڵی لە وڵاتی لوبناندا. Digel peydakirina 320,000 delîveyên karî lê çiliya paşîn rêjeya bêkariyê li Amerîka digehte nizmtirîn ast di demê 6 salên borî de rêja 5.8. و کاربەدەستانی ئاسمانی کاروباری ئاسمانی ئەمریکا ناسا سەرکەوتوانە کەشتێکی نوێیان بۆ ڕووبەری مانگ بەڕێ کردووە. سەرۆکی ئەمریکی باراک ئۆباما جێگیری وەزارەتە بەڕەوانی یێبەرێ دەست نیشان دکە ji بۆ پۆستێ وەزیرێ بەڕەوانیا ئەمریکا لە شوونا چەک هێگەڵ. کارتەر پسپۆری بواری فیزیک و شارەزای چەکی زۆر پێشکەوتوو لە ساڵی 2011 تا 2013 وەک جێگری وەزیری بەرگری خزمەتی کردووە و پێشتریش بۆ ماوەی 2 ساڵان بەرپرسی کڕینی چەک لە پێنتاگۆن بوو. سەرۆک ئۆباما هەینی لە ڕێوڕسمێکی کورد لە کۆشکی سپی ئەم دەستنیشانکردنەی ڕاگەیاند و کتیشی ئەزموونی کارتەر بە تایبەتی وا دەکات کە ئەو شایستە بێت بۆ ئەم پۆستە. Bi şêweyên cuda aştin xizmet kiriye digel 11 wezîrên bergiriyê. Ew dahênereke ku alîkariya durustkirina bernameyekî kiriye ji bo navbirina çekê komkuj li seranserî cîhanê û kêmkirina gefeya terorîzma navokî. Ew rîformxwazeke qet ji pûçkirina bernamên kevnên ji navbirina çekan netirsiyaye. Ew agehdarî nav û derveyê wezareta berrevaniyê ye ku ew ê ji roja yekê bikaribe دەست بکاربە. کارتەر لەژێر دەستی وەزیرانی بەرگری کۆماری و دموکرات کاری کردووە و وا دەگوترێت پشتیوانی هەردوو پارتی لە واشنگتن هەبێت ئەگەر بێت و کۆنگرس دەنجی پەسەندی پێ بدات ئەو جێگای چاک هێگڵ دەگرێتەوە بەمانجی ڕابردوو لەژێر گوشار و تەنیا لە پاش 2 ساڵ کارکردن لە پۆستەکەیدا دەستی لە کارکێشاوە. کاربەدەستانی کۆشکی سپی بە ئاشکرایی حاشایان کردووە ناچاریان کردبێت دەستی لە کار بچێشیتەوە بەڵام کاربەدەستانی تر لەلاوە دەڵێن لەژێر گوشاردا بووە. معتەبەرتە دی چەکیگەڵ لەگەڵ لە ڕێوڕسمەکەدا ئامادە نەبوو بەڵام کاربەدەستانی پێنتاگۆن دەڵێن کە خۆی گوتووە ئامادەیە کار بکاتن لەگەڵ وەزیری نوێ بۆ ئەوەی هەم لە وەزارەتی دەرەوە لە کۆنگرس لە هەموو دەستگاکان بۆ ئەوەی ئیشەکە بە ئاسانی بەڕێوە بڕواتن و وەزیرەکە جێگای خۆت بگرێتن. ئەلبەتە دەخی لە ئەوەش هەبوو کە چاکەیگەڵ کوردبووی بۆیش لەوێ نییە بۆی کە سرنجیش نەدرێتە ئاسەرە و سرنج بدرێتە سەر دەستنیشانکراوی نوێ بۆ وەزارەتی بەرگری. بەڵێ. و دەمەکە لە چەند ویلایەتین ئەمریکی خۆپێشاندان دەبن لە دژی بڕیارên desteyên سوێندخواران di du kesên cuda da yek li wîlayeta Mîzûrî ya din jî lê New Yorkê di her yek ji wan her du kesan da xortek reş tê kuştin bi destê polîsên spî û desteyên sundxwaran jî polîsan bêguneh dikin û wanan nadin pêş dadgehan. Ji bo diyarkirina nerazîbûna xwepêşandan tênkirin û diyare jî wê her berdewam bin. Şevê dî bi hezaran Emerîkî xwepêşandan kirin ji bo şermezarkirina biryara desteya sundxwaran û kuştina xortekî bêçek bi destê polîsên New Yorkê. لە شاری نیویۆرک پێنجشەمە شەو پۆلیس چەندین کەسی گرت لە دەمێکدا هێندێک خۆپێشاندەر ئەو ڕووداوە بە تەواوی کاری تێکرد بوون. ئەو بێزاریە واشنگتۆنی پێتەخت و شارەکانی دیکەی دیکەشی گرتەوە دوای ئەوەی سوێن خواردوانی دادگا بڕیاریاندا کە ئەفسەرەکەی پۆلیسی شاری نیویۆرک دادگای نەکرێت کە لە کوشتنی ڕەشپێزدا گومانی لەسەر بوو. زۆر مای داخات چونکە تۆ ئەو گرتە ڤیددیۆیت هەیە هەمووی ئەوەی ڕوودەدات نیشان دەدات و کەس گرفتی لەگەڵ نەبووە. من وا هەز دەکەم کە دەستەی باڵای سوێنخۆران بە جۆرێک دادگایی مەسەلەکە دەکات کەچی لە ڕاستیدا ئەوە ئیشی ئەوان نییە. لێکۆڵەری پزیشکی کوتی مەرگی گارنێر لە ئاکامی ئەوە بۆ لە پشتەوە ڕاب بە بازوو ملیان گرتۆ پشوو بڕکراوە
ناوەندی پۆلیسی نیویۆرک لە ساڵی 1993 ئەو بەکارهێنانەی کردارەی قەدەغە کرد. شارەداری نیویۆرک پرۆگرامێکی سەر لە نوێ مەشقپێکردنی بۆ هێزی گەورەی پۆلیسی شارڕاگەیان کە بەم جۆرە هەوڵیدا هەستی بێزاری خەڵکدا بمرچێنێ. یەکێک لەو خاڵانی لێرە سەنگی دەخرێتە سەر و دەگۆڕێت ئەوەیە کە چۆن ئەفسەرانی پۆلیس لەگەڵ هاوڵاتیاندا لەم شارەدا دەدوێن و چۆن گویان لێدەگرن و هەروها خاوکردنەوەی هەندێک کاردانەوە ئەوەی هەندێک جار زۆر بە خێرایی گەورە دەبێت. چالاکانی مافەکانی مەدەنی داوا لە حکوومەتی فێدراڵ دەکەن کە دەست بخاتنێ و بڕیارەکانی وەگیەکی دەستەی سوێندخۆران لە شارەکانی نیویۆرک و فێرگاسن کە تێیدا پۆلیسێکی سپی پێست تەقەی لە گەنجێکی ڕەشپێستی بێچەک کرد. ڕێپێوانێکی سەرانسەری بۆ ناڕزایەتی دەربڕین بەرامبەر بە بڕیاری دەستەی سوێند خواردوانی دادگا لە هەردوو دۆسیەدا بۆ شەمەیدا بێت پلانی بۆ دانراوە. سەلاحی پیرۆتی، دەنجی ئەمریکا. لەم هەفتەیە راپۆرتدران لەسەر هێرشە ئاسمانەکانی ئێران بە دژی ئامانجەکانی گروپی دەوڵەتی ئیسلامی ناسراو بە داعش لە ناو عێراق کاربدەستانی ئەمریکا ڕەدی راپۆرتەکانیان نەداونەتەوە. بەپێی راپۆردان لە چەند ڕۆژانی ڕابردوو فڕۆکە زەنجەکانی ئێران دەستیان لە هێرشان بە دژی ئامانجەکانی دەوڵەتی ئیسلامی لە ڕۆژهەڵاتی عێراق داوە. ئەوەش جەخت لەسەر و هاوپەیمانەتیان نامۆیە دەکات دروست بووە بەهۆی شەڕ بە دژی ئەو گروپە تونڕەوە کە سەری ئەمریکایەکانی بڕی و هەروەها شوێنە پیرۆزەکانی تەخاندەوە. واشنگتن و تاران لەلایەکەوە خەریکی گفتوگۆی سەختن سەبارەت بە پرۆگرامی ناوکی ئێران لە هەمان کات هەردوو نەیار شەڕێکی هاوتەریبیان لە یەک بەرەی شەڕ لە عێراقدا کردووە بۆ بەرگریکردن لە حکوومەتی زۆرینە شیعە و هەرێمی کوردستان لە بەرامبەر ملیتانی دەوڵەتی ئیسلامی کە ڕادەیەکی زۆر خاچی عێراق و سووریایی کۆنترۆل کردووە. دەمێکە ئاشکرایە کە هێز و ڕاوێژکارانی ئێرانی شان بەشانی هێزەکانی عێراقی شەڕی ملیتانی دەوڵەتی ئیسلامیان لە عێراق کردووە. بەڵام تا ئەم هەفتەیە چالاکی هێزی ئاسمانی ئێران لە عێراق پشتڕاست نەکرابوونەوە. کات و سروشتی ئەم هێرشە ئاسمانیانە ڕوون نین. سێشەممە وتەبێژی پێنتاگۆن ڕێر ئادمیرال جان کڕبی ڕەدی راپۆرتەکانی سەبارەت بە هێرشە ئاسمانەکانی ئێران لە عێراق نەداوە. ما راپۆر دیتن و مەچێ نیشان نینن بێژن نەدروستە و ئێرانی عێریشên عزمانی بری چەند ڕۆژان برن سەر ئارمانجên گروپا دەوڵەتە ئیسلامی لە ڕۆژهەڵاتە عێراقی. وەزیری دەرەوەی ئەمریکا جان کێری چوارشەمە لە بروکسل گوتی هێرشەکانی ئێرانیەکان بە دژی ملیتانی دەوڵەتی ئیسلامی پێشهاتەیەکی باشن. چه گوهرین کابنراتی د سیاست آمده چه نبوده هماهنگی دکریارن میل لشکری دگل ایران نیه و نبتنه هماهنگی لشکری نها ناکین لدوی دمیدا چه نقشه بو هفکاری لشکری نینه از باور دکم آسایه ایران لهندک جها برنگاری داعش به و جاوری کری ایران دربال داعش بدست و باندور هیا و برونی کاریگری کاباش هیا لعبه نتشتکم هماهنگی تدا کربت عراقیان بر بسیارت یا خوهنه دکریان لسر اردوان و چپ خوازن بجاروایه. لاتاران وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران مەرزی ئەفغام حاشای کرد ئێران هاوکاری لەگەڵ هاوپەیمانەتی بەڕێبەراتی ئەمریکا کردبێت. بەڵام ئەویش حاشای لێ نەکرد و پشڕاستی هێرشە ئاسمانەکانی ئێرانیشی بە دژی گروپی دەوڵەتی ئیسلامی ناسرا و بەداژ لە عێراق نەکرد. هەرچەندە جەختیشی لەسەر ڕۆڵی ئێران لە یارمەتیدانی عێراقی دراوسێ کرد. جمهوری اسلامی ایران کۆماری ئیسلامی ئێران بەردەوامە لە دابینکردنی یارمەتی بە تایبەتی یارمەتی سەربازی و ڕاوێژکاری لە چوارچێوەی یاسا و ڕێسانی و نەتیوەیەکاندا و هیچ گۆڕانێک نەهاتۆتە دی. سەبارەت بە هێرشەکان سەرۆکوەزیری عێراق حەیدەر ئەلعەبادی لە بروکسل ڕۆژی چوارشەممە بە پەیامنێرانی کوت من ئاگادار نیم هێرشە ئاسمانەکانی ئێران کرابن. ئێران خۆی پشتیوانی ڕژێمی بەشار ئەسەدی سووریایی کردووە. ئەمریکا دەیهەوێت لەسەر کار بڕوات و کاربرستانی ئەمریکا هیوادارن ئێران ڕۆڵی هەبێت لە ڕۆیشتنی بەشار ئەسەد و کۆتایی هاتن بە شەڕی ناوخۆی سووریا کە بۆتە هۆی بەهێزبوونی گروپی دەوڵەتی ئیسلامی. زۆربەی خاچی ژێر کۆنتڕۆڵی گروپی دەوڵەتی ئیسلامی ناسراو بە داعش لە عێراق بووە بە درێژایی سنووری ڕۆژاوای لەگەڵ سووریا. هەرچەندە پارێزگایەک دیالە بە درێژایی سنووری عێراق و ئێران گۆڕەپانی شەڕی قورس نێوان هێزەکانی ئاسایش و ملیتانەکانی دەوڵەتی ئیسلامی بووە. و پشتی چەند ساڵین جوداهی و ناکۆکیان حکوومەتên ناوەندیە عێراقی و هەرێما کوردستانە عێراقی ڕێکەفتن لەسەر فرۆتنا نەفتا هەرێمێ لەژێر کۆنتڕۆلا بەغدایە.
هەردوو عالی دەبێژن ئەفریکەفتن دە قازانجا واندەیە بەتایبەتی ژی لە دەمێک و عێراق ڕاستی دەرد و بەلایەن کۆمەڵە ئیسلامیە بناوێ داعش دەبە ji bo şirovekirina şopa vê rêkeftinê Kurd Connection mêvandariya Dr. Edmund Xelîb kir. Dr. Edmund gelek bi xêr hatiye Studiya Dengê Amerîka bernama Kurd Connection rêketinek di nêvera Hewlêr û Bexdayê de çi bû li ser mesela firotina neftê û çend pirsêdiyên siyasî her du alî dibêjin ew di qazanca her du aliyan de ye tu çi dibêjî? I agree. I think it was a win-win for both sides. I think it's also Ez dibêjim belê ew di qezenca her du aliyan de bû ew herwiha pênasîneke ku ew hewcedarî hevin wekû encamekê ji vê yekê re wan biryar da ku ber bi vî alî ve biçin çimkî ev problemek bû em ê binerin ka dê bête çareserkirin ana lê tevî ku niha doz di navbera her du aliyan de hene rastî ew e ku ev vê yekê kar kir wez bawerim ev gaveke gelekî girîng e ji bo her du aliyan Kurdan behra xwe hevde ji sedî bi awakî diyar wergirtin û حکومتا عێراقی jî desthilatdariya xwe wergirt li ser hinartina neftê bo derveyî welêt. Biryara hinartina 250,000 bermîl ji Herêma Kurdistanê û 300,000 bermîl ji Kerkûkê ez bawerim gaveke gelekî girîng e ji ber ku ew di çarçoweyeke destnîşankirî de tête rêxistin. Eger em bidin pêş çavan serkeftina sîmbolî ya hikûmeta navendî û di heman demê de gerantîkirina ku wê Kurd derdora $500 milyon wergirin û hindek raport hene ku dibêjin renge ew bigihe nêzîkî $600 milyon ku ev tê demekê de ku nirxa neftê nizim dibe. That it may end up being more than that, close to $600 million. And this is at the time when, nevertheless, oil prices are going down. أفاد بحثي أجر أم بحثي عبوري بكين قازان جهردو لاعنا رايا لأجر أم بحثي مثلا سياسي بكين ديارة كردان مثلا نفتين مثلا فروتنا نفتي بكارت إنا وكو سركتنا كسياسيان جبو مبستين سياسي. أبجا قازانجا كردان دفيدا دي مسألة سياسية دا ويتشبه. Well, one is that if the Kurds wanted to go their own way, باشە ئەگەر کورد بخوازن ڕیا خۆیان تایبەت هەلبژێرن وێ دەمێ ڕەنگە ئەڤنە سەرکەفتنەکە مەزنە ji بۆ وان لێ ئەس باوەرم بریەکە کوڕاستیە لەسەر عەردەی وەردگەرینە ئەو دەبێژە کوردکارن نفتاخوا بنێرن و حکوومەتا ناوەندیژی دێ نفتێ بڕیا بۆریە نوێ نفتێ بنێرە ئەف ژی پێناسینەکە بۆ بۆریە نفتەیە نو لێ ئەس باوەرم تشتێ ژڤەیەکێ گرنگتر ئەوە کۆ پێناسینێک گەشت بوو ji هەردوو ئالیاندا لە دۆر سەرکردایەتیە ڕەنگە ji ber ku Kurdistan welatekî girtiye divê Kurd pala xwe bidin ser kesekî din dibe ew Tirkiye be an Îran be Tirkiye ji wan re nêzîktir e lê ew jî wê Kurdan têxin min fişarê de ev nerîna jî aliyê hinek Kurdan de di demên berê de berz dibe gelek caran neb awakî aşker e ew jî ku Kurd bêhtir bihêzin dema ew di nav Iraqê de dimînin û Sûdê ji dahatên Iraqê werdigirin û destê wan di biryara Iraqê de heye baştir e ji serxwebûnê Pirsiyar ew e gelo wê Kurd doza serxwebûnê bikin ana ez jî û tu jî em baş dizanin ku piraniya Kurdan hez dikin ku wan welatekî serbixwe hebe lê siyasetmedar û serkirde tê digihin ku mayîna bi Iraqê re bi sûdetir e ji ber çîrok ne tenê Iraq e eger Iraq ba meyînha dewleta Kurdî dîtiba lê Tirkî heye Îran heye ew vê yekê naxwazin ji ber ku bandora wê li ser welatên wan yên ku Kurd lê hene dike neither wants to see an independent Kurdish state because of that, the implications of that for their own much larger Kurdish populations. Okay, Dr. Edmund gelek şarezajî gayin gelek siyaset vanê herêmê jî behsanê dikin ku ev rêkeftinaneka yan ev ji berdananên Kurd Hewlêr û Bexdayê ji hevdû re ji encamê fişara hikûmeta Amerîkî yan hikûmeta Obamaya li ser her du layan tu çi dibêjî? Well, I don't think it was just that. There is no doubt that the US have been urging the two sides have been çi guman nîne ku Amerîka handeriya her du aliyan dike ku ev ê nakokiyê çareserkin ji ber problem ev bû hikûmeta Amerîkî ne amade bû ku hejmareka mezin ji hêzên ser erdê bişîne Iraqê û gihîştin encamekê Amerîka bawerek ku pêwîstî bi hêzên ser erdê heye û dema ku hêzên Amerîkî naçin dema ku çi hêz ji aliyê welatên din ve nahêtin pejirandin ne ji aliyê hikûmeta Iraqî de û renge ne ji aliyê Kurdan bixwe de jî
جی و دەمێ پێویست بوو کە هەردوو ئالی بگەهێن ڕێکەفتنێکی ئەس باوەرم فشارە ئەمریکا بەردەوام بوو گەلک کۆمبوناندا و تشتێ دوویەم جی ئەوە ڕەوشە ئاوارتەیە کۆ داعش دروستکردی هەبوونە داعش ئەو فاکتەرێ هەری گرنگ بوو بێگومان پرۆبلەمێن ئابووری دناوبەرە هەردوو ئالیاندا هەبوون داوی ئەس باوەرم هین ڤیانێک ji هەردوو ئالیان پێویستە و پێناسینێک ژی کۆ دەبەرژەوەندیە هەردوو ئالیاندەیە. And I think a recognition that their interests might be at work here. هەلبەتە مەسەلا ڕێکەفتنی کاریگەرێکە مەزنوی هەبا لەسەر مەسەلا شەڕی داعشی ڕێکەتنە هەردوو لایەنە وێ داعش لاواز بکە لێ دیسان سەرک وەزیری عێراقی عەبادی دەبێژە و مەسەلا ئەف ڕێکەفتنە ji بۆ قازانجایە بوو چونکە پڕانیا دەڤەرین و بۆریە نەفتێتی ڕادەبۆرین دکەتن ژێر کۆنترۆڵا داعش هەتا چەندێ ئەوێ کاریگەریە بکە لەسەر مەسەلا ئابووری داعش. Well, I think in a way this is ultimately going to lead. ئەس باوەرم کۆ ئەمێ دەدەمێن پێشدا بلندبوونا ئاستا عێریشên داعش ببینن لەوێ هەرێمێ وێ شەر مەزنتر ببە و هەندێک راپۆرت نیشانە vêyekê didin lê ez bawerim ji aliyekê din de jî em ê ber bi hevkariyekê di navbera her du aliyan de biçin û her wiha me dît ew raportên ku behsa beşdarbûna Îranê di vî şerî de dikin. دکتۆر ئێدمۆن غەریب شارەزای پەیوەندە نێونەتەوەیەکان و هەروەها زانستە سیاسیەکان و هەڵبەتە بە تایبەتی شارەزای کاروباری کوردە. لە شاری کۆبانی شەروانانی یەپەگا ژن و پیا و هێزی پێشمەرگە و هەروەها ژمارێک لە هێزی سوپای ئازادی سووریا هێشتاش بە توندی ڕوبەڕووی ملیتانی گروپی دەوڵەتی ئیسلامی ناسرا و بە داعش دەبنەوە. ژنومێرên Kobanê bi navê heval bangî ekidû dikin, şerekî şoreşgerane û bi bawerî dikin. Sûza rêzgarkirina xaka Kurdan ji çekdarên Daeş dayne. Di nav avahiyên wêran, hestê hevalbendiyeka qayîm di nav berevankarên bajarê Kobanê heye. Ew ên pir bijîrî bi dirêjehiya dû mehan bersîngê çekdarên Dewleta İslamî digirin. Zor caran endamên ek malbat li berûkên şerî ekidû nabînin. Lê babê Şeyda ya 19 salî ji berî wê keftibû di şerî da. Lê piştî babê wê şehîd bû, ew ê hêviya xwe ya bifte hunermend bicihêla û biryar da li dîf rêbaza babê xwe wekû rêzgirtin biçit. Ew dibêjitin dayika wê piştevaniya biryara wê dikit û êk ji 6 birayên wê şervan e û endamên diyên malbata wê li Tirkiye dijîn. Rojnamevan Jack Simkin ku ji berî çend heftiyan li Kobanê bû dibêjitin jin û xurtên bajarê Kobanê şerê rêzgarkirina bajarî pir bijîrî dikin. Ez dîsa karê xwe bikim, dîsa nîvpartî dabim, şerekî Kurd çevê ez her moy derê ye. Ez naxwazim ticarî zilim kurman jî me avê, milletî me avê, erdî me. Yanî ez dev ji vê axê xwe bernim. Bi piştevaniya hijmareka biçûk ya hêzên pêşmergên Kurdistanê û hijmareka kêm ya şervanê leşkerê azad, şervanên Kurd evên xudan baweriya aydîolojiya ka çep şerên qayîm dijî çekdarên Dewleta İslamî dikin evên her ji naverasta mehane Kobanê kirîne armanc. Rêprêbûna şervanên Kurd û berxwedana wan dijî cîhadiyan bû demê pitir ji dû mehan û destbernedana wan ji bajarên wan net hate bawerkirin û cihê hêbetî bûnê bû. Stêrvanekî Kurd bi nasnama zinar dête nasîn ku menawê keve dibêjitin. Azadî bi sanahî bi dest ve nayê. Ji bo me hinek wisa pir êne giringiya ji ber ku em ji bo azadiyê şer dikin. Azadî jî tişek wisa ku nîne ku mirov wisa rehat dest bixe ya ji hinek kes bidine mirov. Azadiya ew ku mirov bixwe bi destê xwe bixe. Şerên giran dê nekirin, otomobîlên bombkirî û xwekujên Dewleta İslamî li gel hêrişên asmaniyên hevpeymana birêberatiya Amerîka avahiyên li ser hêla şerî wêran kirîne. Rêbereka şervanên jin bi navê Mîdya yan Reqa ya 21 salî dibêjitin nizîkî çarêkeka hêzên Kurdan jinin. ئەوان لە قژی سەری کچان دەترسێن وەک چۆن لە چەک بترسێن. لە زۆر شەڕەکانی ئێمە تێیدا بەشدار بووین هەرکە دەنگی ئێمە دەبیستن دەترسێن. پرۆپاگەندەیەک لە ناویاندا بڵاو بووتەوە ئەگەر ئەوان بەدەستی ئێمە کچان بکوژرێن ناچنە بەهەشت. Şervanên Kurd piştevaniya hijmareka kêma serbazên leşkerê azadê Sûriye hene. Ebu Leyla rêberê komeleka çekdarên leşkerê azadê Sûriyeyê li Kobanê ewa bi lîva Şems-i Şîmal dê tenasîn dibêjitin ez serbilindim bi ewa heta niha şervanên leşkerê azad û şervanên Kurd li Kobanê kirîne. Ev hevalbendiya hatiye pêkînan
بناوی برکان فراد تناسین. أنا ما بقاتل مشان الأكراد. أجبو خاطر كردا شري ناكم ونجبو خاطر عربة يعني تركمانة يعني مسلمانة يعني مسيحية أجبو سوريا آزاد والديمقراط شري لكم نا سوريا إسلامي بل سوريا آزاد برانيا شروان لجير براتي أبو ليلى عرب و ترکمان و خلک باجر وینه باجر منجد او دبیجتن تبیا آرمانجا سرکی جبیر نکین او جنهیلانا رژیما بشار الاسده لی تبیا لدسبیک ام چکدارین دولتا اسلامی جناف ببین و هنگی لگل پشتوانیا هیز نف نتوی جناف بردنا رژیما الاسد صاناهیه خالد و پشتی شر یکی جیهانی و به تایبەتی لە ساڵن 1920 چەند ji کوردên سەرحەدê wan bedlîsê û سیپانê ڕووکردنا ئەردê سۆڤیاتê lê piştî 10 ساڵان û lê demê hukmê Stalîn li sala 1937 سۆڤیاتê berê wan Kurdan da Asyaya navîn bi hezaran ji wan li Kazaxistanê akincîbûn û hetaneha mana û ziman û keltûrê xwe jî parastina. Berî demekî rojnamavanê radyoya WDR ya Almanî Celîl Kaya çûbû seredana wan. Kurd Connection jî bi Skypeê peywendî bi Kak Celîl kir. Roj baş ekekî Celîl em dizayin me heke tu çûbûyî Kazaxistanê li wir Kurd hene zehef. Tu çûyî nav wan Kurda tişmara bêjî ka ew ça gihanûyî derê. مرحبا اشتره مرحبا تماشاوانه تره لقزاقستان لدور دورا الماتی نها دورا 50,000 کورتنه لگوردانی فرمی لگور آمار فرمی بس دبیجن نفرمی دورا 100,000 هنه و کرده لنها لقزاقستان همو براستی سرگن کرنه قفقاسیا اینه و با اصلی خوش باکوره کردستان دور دورا موانه چونوی داره سال 1926 ده چونوی داره پشتیگو سرهلدان شیخ سای تک چویه و عشیرین که تیده بشتر بونه و هن عشیرین ده جبر سدمین چن چمه ارس هیه سینورا نبرای ارمنستان و ترکیه ده در بس کنه چونه آلیه دن آلیه سوویته ولوی داره بجی بونه و تدی کرده افسر به هاتیه ما کرده لهر داره یه جبر که مرده وان ترکی مایه چونو هاتنه کرنه ایجا دما چونو هاتنه دکنجی جانا شر و پفچون در دکونا برا وان و لشکرین سوویت ده و چند لشکرین سوویت تین کشتن پاش ستالین و چاق سروک دولت کمارا سوویتیه و بریار ده راکرنا کردان لوی داره بله يعني ما بس تعتا او كو دمي كو شاد دنيا براوان ولشكل السوفيات دبو او صدماوين ابو سوفيات بردوانو وان بلابكا حتى بقهان كازاخستاني بله وکی مگو شری وانج نبره او دجبری سوویت وان تنه بدخواست هرن هیلا ترکی جبو دیدار مروی خو بس سوویت وان وکی سیخور بناو دکر دگو هون چما در بازی آلی دنه دبن هون چما چونو هاتنه دکن جبر کن لسر حساب ترکیه هون آجانتیه دکن سیخوریه دکن لو ما دگو کرد نگله کی کمره پی باور به لو ما ستالین خواست کو او دینو سینور دور کوه لو ما اجاره پیشن سال 1937 ده کردن برچمه آراس ده هلا نخچوانی سرگن کردن بر قزاقستان و آسیای ناوین باشا ام زانن او کردین کو گهانا ارمنستانی گهانا گرجستانی دوايوان يعني برانيوان ازدينا باوريوان اولي ازدينا اوي كازاخستاني باوريوان اولي تشيا مسلمان ازدينا تش كاسن اوين كل كازاخستان مسلمانن و سدمجي اوكو مسلمانن لو ما هاتنا سرگون کرن جبرکو جارا عولی مگو سال 1937 ده هاتبن سرگون کرن آدو دیاج سال 1944 ده تین سرگون کرن ده دما شر دویمینا جهانی ده ستالین ده ترسه هگر وی چاق ترکیه تبل شربه و خلکین مسلمان اوی آلی ترکیه بکن و نتنه کرد همو گلین دنین مسلمان وکی چچن و ترکمن و آذری و اجاره هیلا گرجستان لباکور قفقاسیای دورا 150,000 خلک مسلمان سرگنده که و جبرکو سرگن صدما سرگن کنه وجی اولاوان براس جبرکو مسلمان بله باشا او جیانا وان چای لکودری دیجی لگندا لباجاران چوکزام دسپیکی وقتی چون بردابون چولا نه چای دیجی جیانا وان کودریه هری وکی تگود وقتا عولی تشنم وی داری لچوله که داتینن و در وی باجینن لگونده کینه و دوروانجی دور پیچ کریه وکی گرتیگه که سر وکریه و ناهیلن هرن باجیر
دگونتە دخابتن و چناوانژی قەدەخەیە حتا ساڵە 1956 پێنجدا ستالین دەمرە کوروشێفتێ و کوروشێف جوان عفو دەردەخە پشتی وێ ئەو سەربەست دەبن هەنجوان ڤەدگەرن ئەرمەنستانی و گورجستانی جێکوژێ هاتنە هەنجی لوان دەرا دمینن و خوندنا خۆ دەکەن و نەها پرانی ئەوان چەند باژار هەنە هەم ئالماتی پایتەختە بەرەیە قەزاقستانەیە و هەروەها چەند باژارن چیمکەنت و وان دەرا لەسەر سینۆرا قرغزستانەیە لە باژاران و لە گونداژی دژین ئەز وێ چاغل چوبوون گوندێکی دەرودۆرە ئالماتی بۆ 10-15 کیلومتر دووری باژێر بوو و لەوەی دەرەجی دۆرە 600 مالەی کوردی هەبوو وەکی گوندێکی مەزن بوو لە دەروی باژێر بەس لە ناو باژێژ گەلک کورد هەنە کولوەی دەرە بچی بوون و کاروباری وان هەیە جلیل از دبهیسم هناك ناف جوانا جهانا بلين بلند پرورده وان باورنامين بلند ورقرتنا تشاوا او جهانا يعني ريش وان رفوية وصا بجهن بلين بلند یک جوان کسان که براستی قزاقستان پیسر بلنده نادر نادیروف پروفسور نادر نادیروف جرد بیجم مارشال نفته ده هلا کیمیایی ده خودی دکترایی و به چندین سالان ده انستیتوی نفته ده کار کریه براستی هر تشت خدای قزاقستانی جبو علم قزاقستانی و نها 83 سالیه و وی عمره خود جهین آجی کار دکه و قزاقستان جگل قدر قیمتاوی دزانه ده بیجه لقزاقستان چه پلیات اکادمیک هبه چه مادالیه بۆ خزمەتی هەبێ ویستەندیە و لە دەڤەرێن کو ئەو وەکی سورگون شاندبوون وی چاغێ نەها بوویە ئەم دەبێژن هەڤوەڵاتی ڕوومەتیەوی باژاری تەدی وەکی شەرپەزە بووبوون ئەو هاتبوو شاندن کەسێ دویان ئەسکارم بێژم سەرۆکەی جڤاکا کوردیە لە قەزاقستانە پرۆفسۆر کنیاس ئیبراهیم هەیە ئەو ژی کردێنج ئەرمەنیستانەیە ساڵە 91 ده پشتی شەرێ ئەرمەنیستان و ئازەربایجانê دیسا کوژوێ دەرێ ڕادبنتێن ئەو یەک شوانە و دوێن دەمێن داویدە سەرۆک دەولەتێ قەزاقستانê ئەو کری جیگرێ خوێ وەکی بەرپرسیارێ کاروبارên کێمنەتەوەیên ku li قەزاقستانê dijin ئەو ژێ هێجای گوتنەیە لە قەزاقستان نەها 120 نەتەوەیên جور بەجور dijin ku وی چاغە عەلی ستالین هاتنە سورگونکردن بەێ جەلیل کایە ڕۆژنەمەڤان ڕادوۆیە WDR ئابەشی کوردی لە ئەڵمانیا ئەس گەلکی سوپاسیەتە دەکەم ji بۆ vان زانیاریە لەسەر کوردên قەزاقستانی سەر چامەگەلێک مەمنون لا شاری کاولبوو بە شەڕی کۆبانی تەنیا ناوەندەکی تەندروستی لە شوێنێکی نهێنی کراوەیە و ژمارەیەک دکتۆری کورد لەوێ چارەسەری بریندارەکان دەکەن. وەکی چەندین جهێن وێرانبووین لە باژارێ کوبانی لەسەر سنوورێ تورکیا ناوەندن ساخلەمیێژی وێرانبووینە دشارێ دژی کۆمەڵە دەولەتە ئیسلامیدا. لێ یەک ژوان ناوەندان لەسەر کارێ خوا بەردەوامە بەلە جهێ وێ ڤەشارتیە هەتا نەبیتە ئارمانجا میلیتانان. لوێ ناوەندا ساخلەمیە بچووک کارمەند سەردێریە دگەل گەلک برینداران دکن کۆڕاستە و خۆ ji meydanên şarî digihne defwan xwîna brindaran li ser erd û textan diyar e. Tîmekê ji 3 diktoran û 5 birîn pêça wê navendê bi tinê li bajarmayî birêve dibin. Gelek care ew mecbûrin çiraya helkin çunkî berdewam kehrebawan dê te birîn. Li vê navenda saxlemiye ya çend mîtran nêzîkî berûkên şerî birîndarên şervanên Kurd û leşkerê Azadiyê Sûriya li wir têne çareserkirin. Ev navend bi derman û kel û pel û amêrên serekî tê te birêve birin û gelek cara jî ew bê derman dimînin. Ew bixwe jî navendeke ji bo veguhstina birîndarên giran bû Tirkiya. دكتور محمد عارف فينا فاندي بريفا دبت ابتداء من هلا اذا الوضع في كوباني جنها وبيفا اگر روشا کوبانی باش بو ام دکارین راستا خون ناوند دادانین و بریندارا درمان بکین اگر جمارین وان زیده بون تیمن کاری هر آمادنه و بومه جورانشترگریه جه هر تشتکی دی گرنگ تره چی او لبنگه هم بد یان سر پی بد اهم شيء بالنسبه لنا سواء المتنقل او الثابت بعد کوبانی کروجک لروجان 50,000 کس لدجیان و حتی راده که لدوری شر نافخوابو لنها بهایی که گل گراند ده. دکتور عارف و کارمندن دنیا ناونده دلتنگن جبر که او نشن برین دارن لمیدان شری درمان بکن چونکی وان دزگه و درمان پیدوینینن. لوان سوز دایه ناوند خواب ریو ببن جبو پاراستنا جیان برین داران چندی او بشهن. هرز خندان دنگ امریکا ممزورة قشتنا برنامج كورد كونكشن لي لروجا سيشان بيجي أمي بابتي دي بريداي جانا موا أما دبكش وراء هرشاد بنو سباس دقل من دابون خدا حافظ